Benim alay Suri şoreşine da çakini Suri şoreşine da çakini Min bahçeki Nezire wala suram Surudi aşna buna Rubadüz min akhiri Rubadüz min akhiri زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبد وازناییم تا نبینم سربستم بر زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبد وازناییم تا نبینم سربستم منم alay Suri şoreşine da çakini Suri şoreşine da çakini من باتكي نجر وعلى سورم سرودي عشنبونا رباد من أخيري Peşmergeyi vişyarım Rige saktım laraya Çekil az birim eşkim
مجدي دواروجي بيا مجدي دواروجي Peşmergeyi vışyarım ve saktım laraya Çakil az biri meşkim Müjde dvaroji peya Müjde dvaroji peya سرگردانی دستم و اشکی گریانیم ورو کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم هر چند به آزار تدریم سر بزی و بوم نفسی و سر بزی و بوم نفسی Serhildan jiyane, berxwedan jiyane Serhildan seri jiyane, hey berxwedan navazindan Serhildan seri jiyane, hey berxwedan navazindan Dengi khorta khweştim min hele dengi kiçin dilovan Dengi khorta khweştim min hele dengi kiçin dilovan Hey Serhildan, berxwedan, Serhildan jiyane Hey hey berxwedan jiyane Beçun arman cammeye Ravastan ne karimeye Hey beş beçun arman cammeye Kurdistan lehib yammeye Hey şavven velir cammeye Kurdistan lehib yammeye Hey şavven velir cammeye Dibi Serhildan, berxwedan Serhildan jiyane Hey hey berxwedan jiyane Kerş karistani, yiğwende vanç dibistani Denge kar kerş karistani, yiğwende vanç dibistani Denge peşmergeç kadetti, denge şehir Kurdistan istemeli! Kurdistan istemeli!
پشکەوە شیریانی بخشنده مارو تارو جان 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 رولای کارگری کارو رنجری میجونا شناری تاجان من ماره میرلا مشکاله آوزان تکوشان رو جان 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 تیشه مایا رگای مایا تاگینا دواییده نتاقیره ندوریده سرما بسیدی و آداری جان 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 نمارو خیره بیرمان نفره دوای من دلاهره فیدی شاهیدن او توی روان هزارم گوری سوری جان 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 مشغل بدسته یک بیرو هسته تسر کوتن نواکن پارتیزانی شری جیانی بخشنده مالو سارو جان 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 رولای کارگری کارو رنجاری بگو نقشناری بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی وەڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبات هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجات ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش باڕەهێڵەی یاگرینتان سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و پەرزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنگاتەوە
لە چوار کوڕ نەیژیهانە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە بەرزیتان دەنگاتەوە ئەی هەڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەفری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران اینجا کردستان است، کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان بامستۆگەر بێ سەربەستی و حورمەتی ژیان باو یەک بین بێگازە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان بابە یەک بین بێگازە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوات و خەومان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان ئاواری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودان بابەکەی خۆی لەی زۆر وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم بێ تۆ ناسرەرێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بە جاشان ناکەوێ
من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار هەرچی بوون و نەبوونمە لەسەر دەستم تۆ هەموو کەسی منی و منیش هەموو کەستم بەسەرهەڵدان و بۆنی ئازادی مەستم من ئەو خاکەم خۆش دەوێ و پێی پەرستم بەبیڵێ لە ناخۆشیە و میلەتە بەبیڵێ لە خاکەم کە دەدلەتە بەبیڵێ لە شەهیدم کە سیروەتە لەو مێژوە خوێناوێ کە هەتە تۆ سەرهەڵدانی شۆڕشی تۆ ڕاپەڕینی برد نەداوە دیلەندشی ماتەمینی ورە بەرز و بەهێزی لە پێنا وڵات تۆی بەرخۆدان هەر تۆی شکۆی خەبات وەرە دەرێ دەستی خۆتم بەرێ وەرە دەرێ دڵم پێ تۆ ناسرەوێ وەرە بەرزیکەی ناڵەمان بەرەو سەرێ وەرە دەرێ کورد بەجاشان ناکەوێ من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار من دەزانم نیشتیمانم بریندارە ژنجیان ئازادی ئەمڕۆ لەسەرزار هەرچی بوون و نەبوونمە لەسەر دەستم تۆ هەموو کەسی منی و منیش هەموو کەستم بەسەرهەڵدان و بۆنی ئازادی مەستم من ئەو خاکەم خۆش دەوێ و پێی پەرستم وەرە دەرێ شەروانو گەزی یادای کە بێ قوربانو تۆ نەهێلی تۆڵامە بێ دەستێ خوێنمێ ژانو شەروانو 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 گەزی یادای کە بێ قوربانو تۆ نەهێلی تۆڵامە بێ دەستێ خوێنمێ ژانو شەروانو 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 چەلەنگ و ئەس گۆریتە دلکە یارێ باراتە تفەنگ لەسەر میلانو شەروانو 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 چەلەنگ و ئەس گۆریتە دلکە یارێ باراتە تفەنگ لەسەر میلانو شەروانو 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 گورکەتینێ بەرخانو لولی بدە سنگانو بلەس و بەسکە حەیرانو شەروانو 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 گورکەتینێ بەرخانو لولی بدە سنگانو بلەس و بەسکە حەیرانو شەروانو 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 دەریا دۆستێ دەزانو کەس کە سۆڕان ئەزمانو یان چەکە دژمێنمانو شەروانو 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 دەریا دۆستێ مەساڕۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە مەساڕۆڵەی کوردستانە بەسا چێرەی گشتێرەنە ئەوێنەژین هەنەی شۆرش
محساجین ایگز جیهانا محساجین ایگز جیهانا مسای ما جماورا مسای ما جماورا مسا شقامی سنگرا مسا شقامی سنگرا مسا کانی تسل نکن دیدی دشمن بوداروان مسا کانی تسل نکن دیدی دشمن بوداروان صدارشی البرابری جن پیاو نمانه دشمنی نمانه دشمنی مسای ما جماورا مسای ما جماورا محسا شقامی سنگران محسا شقامی سنگران کویلتی مناره برو خینت بیچرسینار نمالاو خشمناره نمالاو خشمناره مسارولای کردستانا مسا چرای گشترانا ام کاره تازه عشیب بکره ابي تواو بيت ابي يتلنمني ام كونا جيان وآزادت كردا هاواري يقلتو بوي باورا وجياني تازي مروف دوستي تراقرتو خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵی نیشان دەرشکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرتو بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتو تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرتو بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتو ئاوا بووی باشمڵی هەستا
هستن ژیناکی جۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستن ژیناکی جۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورەی لاوانیان لەسەر دەستان تۆژن ژیان و ئازادیت کردە هاواری یەکگرت و تۆژن ژیان و ئازادیت کردە هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەو داهاتوو رنگیزین و بشی نداد پروری نشی لیادم آدم هی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایغموا دن حال برن برنوا شطام من بشبیلتی نابی عبد زیمان پرکار برن چشان با شکوی چلادکان ای حوریانی رنجی دران بنو میدانی خودخان ای محبوب و یکسری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان رنجیزینو بشی نداد پروری نشی لیادم آدم هی من بولتنان هر حول آدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران واده ایغموا دن حال برن ورنوا شطا مکان کنشان من ناروخنه ورای برزو ما پیرون من آدمی دمانوه روکنو شطا مکان روزگار کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوانو سرهلدان جیانه برخودان جیانه سرهلدان سری جیانه هی برخودان نوازندان سرهلدان سری جیانه هی برخودان نوازندان دنگ خورتا خوشتی من هل دنگی کچین دلوان دنگ خورتا خوشتی من هل دنگی کچین دلوان هی سرهلدان برخودان سرهلدان جیانه هی هی برخودان جیانه
بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت. زۆر داوای لێبوردنەکەین لەو کاتێک کە دیاریمان کرد بوو بۆی کە لە خزمەت ئێوەی خۆشەویستا بین بە تاخیرەوە هاتین لەبەر هەندێک هۆکاری تکنیکی. هەروەک ئاگادارن ئاخێزێکی جەماوەری بە تین و تەوژمێکی تایبەت لە ئێران و لە کوردستان دەستی پێکردوە و هێشتاش درێژێ هەیە، بە تایبەت لە ساڵیادی ئابانمانگی 98 و کوشتاری ئەو سەردەمی خەڵکانی بێتاوان لەسەر جادە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لەم 2-3 ڕۆژەی ڕابردووە ئەم ئاخێزە تین و گەرماییەکی ئێجگار زۆری بەخۆوە بینیوە. ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەوڵمانداوە جگە لەوەی کە هەواڵی مەیدانی ئەم ئاخێزە جەماوەریە ڕاگوێزینەوە بۆ ئێوەی خۆشەویست لێکدانەوەشمان هەبێت لەسەر چۆنیەتی سەرهەڵدان و داهاتوەکەی و چی بەسەردێت لە ڕێگای کارناسانی سیاسی لە هەموو بوارێکدا، چ لە بواری ئابووری، چ لە بواری کۆمەڵناسی و چ لە بواری سیاسی هەڵسەنگاندنمان هەبێت لەسەر ئەم ئاخێزە. ئێستاش بۆ ئەم بەرنامە سێ میوانی خۆشەویستمان لایە بەڕێزان ڕەزای کابی جێگیری سکەتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کاک موعتەسەمی تاتایی ئابووری ناس و مامۆستای لە لەندەن، مامۆستای ئەم بوارە لە زانکۆ لە لەندەن، هەروەها کاک عەدڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر داوای لێبوردن لەم سێ میوانە خۆشەویستەکەین بۆی کە لە کاتی دیاریکراوە نەمانتوانی لەبەر هۆکاری تکنیکی و کێشەی تکنیکی لەسەری وەخت بینە خزمەتان. زۆر بەخێر بێن، سپاس بۆی کە هەر سێ بەڕێستان قبوڵی زەحمەتان کرد و لەم بەرنامە بەشدار بوون. کاک ڕەزای خۆشەویست لە ئێوە دەست پێ بکەین ئەگەر گوێ لە دەنگمانە. بەڵێ فەرموو، من سڵاو و ڕێزمێ لە خزمەت ئێوە و هەروەها دکتۆر موعتەسەمی تاتایی هاوڕێی دێرین و خۆشەویستم و هەروەها کاک عادڵی ئەلیاسی خۆشەویست. لێرەی شەوە سڵاو و ڕێزمێ بۆ هەموو بینەران و هەروەها درود و سڵاوی خۆمنێرم بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ بەرخۆدانیان، بۆ مقاومەتیان، بۆ بەشداری گەرموگوڕیان لە شۆڕشی ژینە. زۆر سپاس کاک موعتەسەمی خۆشەویست، ئێک بەشەگەر بۆ دەستپێک لە خزمەتان فەرموو. زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ بینەرانی ئەم بەرنامە، سڵاو ڕێز بۆ برای خۆشەویستم کاک ڕەزا، هەروەها برای خۆشەویستم کاک عادڵ لێرەوە جگەی خۆیەتی ئەم باتۆژ بەم شتانەی کە ئەم دوو مانگە هاتۆتە پێشۆر. پێش هەموو شتێک سەرخۆشی بکەم لە ئەو بنەماڵانەی کە کەسی خۆشەویستیان لەدەست داوە، خۆم بە شەریکی خەمیان نەزانم بەڕاستی. هیوادارم دڵیان گەورە بێ و هیوادارم ئەم خەمە گەورە قبول بکەن. دوایشە ئارزووەکەم ئەم شتێکی ئەوڕۆکایان لە ئێرانە هاتوۆتە پێشۆ ئیدامەی بێ و ئێمە بتوانین ئەم هەرومەرجە بقۆزینەوە. زۆر سپاس کاک موعتەسەم. کاک عەدڵی ئەلیاسی خۆشەویست فەرموو. منیش زۆر سڵاوم هەیە لە خزمەت ئێوە بینەران و هەروەها هاوڕێیانی خۆشەویست کاک ڕەزا و کاک موعتەسەم. منیش بەش بە حاڵی خۆم سەرخۆشیەکەم بە بۆنەی گیان لە دەستانی هەموو ئەو کەسانەی کە لە ماوەی ئاخێزی جەماوەری ئەخیدا یانی عزیزیان لە دەستاوە لە بنەماڵەی خۆشەویستیان و هەروەها هیوادارم ئەو ئاخێزە ئێستا کەوتوتەڕێ سەرنجام بە ئاواتەکانی خۆی بکات. سپاس. هەر بۆ تەرتیبە کە دەستان پێکرد بە لە کاک ڕەزاوە دەست پێ بکەین. کاک ڕەزا، دەستەواژەهای جۆرا و جۆر بۆ ئەم ئاخێزە بەکارەبن، شۆڕەشە، قیامە، جوڵانەوەی شۆڕش گەڕانەیە، ناڕەزایەتی و ئاعترازە، تا ئێستا تعریفێکی یا تعریفهایەکی جۆرا و جۆر لەم ئاخێزە کراوە.
ڕای جەنابتان بە بڕوای جەنابتان کام لەم دەستەواژانە گونجاوی ئێستای ئەو ئاخێزەیە و پێشمان بڵێ بۆچی. ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای ئێران خەریکە ڕووەدا و ئەو شۆڕشە گەرم و جەماوەریەی کە سەرتاسەری ئێرانی داگرتووە دیارە لە کوردستانەوە دەستی پێکرد. خاستگاکەی کوردستان بوو، ناوەندی ئەو شۆڕشەش یا ئەو ئاخێزە یا ئەو ڕاپەڕینە یا ئەو قیامە یا هەر ناوێت دوایە چینە سەر ناوەکەش کەماکان کوردستانە. دڵی ئەم شۆڕشە لە کوردستانەوە لێدا، دروشمەکەی لە کوردستانەوە سەری هەڵداوە کە دروشمێکی تەواو کەماڵ و هەموو ئارەزوەکان و خواستەکانی هەموو چین و توێژێکی ئەم کۆمەلگای تێدایە، ژن ژیان ئازادی. بۆیە ئێمە پێشەوەی ناوگوزاری بکەین یا پێشەوەی سەرقاڵی خۆمان سەرقاڵکەین بەوەی کە لە کام یەک لەو ناوانە ئێمە کەڵک وەرەگرین یا لایەنگری لە کام یەک لەو ناوانە ئاگرین، خودی واقعیەتەکە تەوزیە بدەین. حقیقەتی ئەوەیە کە هەر لە یەکەمین ساتەکانی دەستپێکی ئەم شۆڕشە، ئەویش وەختێ بوو کە ژینا لە بیمارستانی تاران گیانی بەخت کرد و گیان بەختکردنەکەیشی ئاسایی نەبوو، بەڵکو زۆر وەحشیانە لێیاندا لە کچە جوانێکی کوردی 22 ساڵە بەو شێوەی کە دەزانین چۆن کوردستان و ئێرانی هەژاند و چۆن سەمپاتی گەورە و لایەنگری و سۆز و خۆشەویستی تەواوی دنیای بەدواوە بۆ تا ئێستێشی لەگەڵ بێ. لەو یەکەم ساتەوە کە دایک و باوکی ژینا لە بیمارستان باوشیان کردبەیەکە و ئەو وێنەیان بەڕاستی هەموو کوردستان و ئێرانی هەژاند، بە خێرایی ئەم ئیحساسە گواسرایەوە بۆ هەموو کۆمەڵانی خەڵک. یعنی هەموو کەس هەر لە یەکەم ساتەکانیەوە لە یەکەم سەعاتەکانیەوە هەستی کرد دەبێت لە بەرابەر ئەم جەنایەتە کارێک بکرێت، حرەکەتێک بکرێت. تەنیا مەحکومکردنی کافی نییە، بەڵکو دەبێت هێزێکی گەورەی کۆمەڵایەتی بکەوێتە ڕێ بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی، هێزی سەرکوتگەری کۆماری ئیسلامی، هێزە ملهۆڕەکانی پاشەکشە پێ بکە و تاوانی ئەو جەنایەتە بدەنەوە. بۆیە دەزانین مانگرتنێکی گشتی گەورە لە کوردستان دەستی پێکرد. بەڵام پێش ئەو مانگرتنە ئێمە دەبێت شۆڕش ئەم شۆڕش و ڕاپەڕینە ئەم دوو مانگە من پێم وایە مەدیونی یەکشتە، ئەویش مەدیونی بنەماڵەی ژینایە. کاتێکە سەعات 5 بەیانی تەرمی ژینا گەیشتە سەر قەبرانی ئایچی لە سەقز، خانەوادەکەی نیان هێش بینێژن تا خەڵکۆ بووە و خەڵکۆ بووەوە دەزانی سەر قەبرانی ئەو ڕۆژە بۆ خۆی شۆڕشێ بوویتر. وەختێکە کچان و ژنانی سەقزی لەچکەکانیان بە حەوا بەرز کردەوە و دروشمی ژن ژیان ئازادیان سەردا و بە خێراییەکی بەرچاو ئەم دروژمە سەرتاسەری ئێران و دنیایشی داگرتووە و بە هەموو زبانهای زیندوی دنیا تەرجمەیان کردوێتەوە، کردویانە بە سرود و دەیڵێنەوە. دەیان و سەدان پارلەمانتار، دەیان ژنە دەسەڵات لە سەرۆک وەزیران لە کابینەی وەزیرانی وڵاتی ئوروپایی چوونە پشت میکرۆفۆنی پارلەمانی خۆیان و لەوێ پرجیان بڕی. هەزاران ژنە ئیتالیایی پرچی خۆیانیان بڕی خستیانە ناو پاکەتێک و حواڵەی سفارەتی نگریسی کۆماری ئیسلامیان لە ئیتالیا و لە ڕۆم کرد. بۆیە ئەمە ئاخێزێکی گەورە بوو. بەڵام معلومە ئەم ئاخێزە، ئەم شۆڕشە، ئەم ڕاپەڕینە، ئەم وەدەنگ هاتنە یەکشەوە ناگەهانی و کتوپڕ نەبوو. ئەوە دەگەڕێتەوە بۆ 43 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە ئێران. هەر لە یەکەم ڕۆژەکانیەوە هاتە سەرکار پرۆپاگەندەی ژاراوی دژی خەڵکی کوردستان دەستی پێکرد. نەورۆزی خوێناوی سنەیان خوڵقاند کاتێککە 21 مانگ و 8 ڕۆژ بوو کۆماری ئیسلامی هاتووە سەرکار. کاتێککە 6 مانگ و 6 ڕۆژ بوو هاتووە سەرکار، فتوای جەهادی دەرگرت لە دژی خەڵکی کوردستان لە 28 گەلاوێژی 1358. نەورۆزی
شەڕی 24 ڕۆژەیان تەحمیل کرد بە خەڵکی کوردستان 59 لاوی مەهابادیان بەبێ هیچ تاوانێ لە سێدارەدا ژنانی کوردستانیان دەسە ئیعدام کرد و زۆر جەنایەتی گەورەی دیکە کە دەزانین لەم قارنا و قەڵاتان و هەموو ئەوانە ئەمە لەلایەک دەزانین لە چەند ساڵی ڕابردوو شۆڕشە یەک لە دواییەکان کۆمەلگای ئێرانی بە تەواوی بردە قۆناغێکی دیکەوە ناڕەزایەتیەکان لە شۆڕشی لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان و شۆڕشی زستانی 96 و دوایەوە خەزەڵوەری 98 و دوایەوە لە هاوینی پارەکە لە 1400 لە ئیسفەهان و لە بەلوچستان و لەوانە لە بۆ کەم ئاوی و بۆ زۆر مەوردی در مانگرتنی کرێکاران لە هەموو شارەکان و ئەوەی کۆمەلگای ئێران دەستی پێکرد لە 1-2 ساڵی ڕابردوو اعتصابی کامیۆنداران دەستی پێکرد و زۆر خەباتی دیکە ئەم خەباتە نەپچرایەوە بۆیە بەم جەرەقە کە شۆڕشی ژینا لێدا بە کوشتنی وەحشیانەی ژینا لێدا بۆیە جامعی کۆمەلگای ئێران بە تەواوی ڕاپەڕی و ئەم ڕاپەڕینە ئەمڕۆ پێی ناو سێومین مانگی خۆی بەو شێوە کە دەیبینین بۆیە کاملەن جیاوازە لە زۆر لە حازەوە ئەم شۆڕشەی ئەمجار جیاوازە کە من شۆڕشی ژینام پێ گونجاوترین ناوە بۆ ئەم مبارزات و بەرخۆدان و مقاومەتەی کە ئێستا لە پانتایی کوردستان بەڕێوەیە شۆڕشی ژینە کۆمەلگای کوردستان و ئێرانی واردی فازێکی تازە کردووە واردی قۆناغێکی تازە کردووە موقعیەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی بە تەواوی بە قازانجی ئەم بزوتنەوە گۆڕیوە و لە محوەری ئەم بزوتنەوە شعاری ژن ژیان ئازادی بە ناوڕۆکی ئەم بزوتنەوە مەحتەوایەکی ئینسانی عەداڵەت خوازانە ئازادی خوازانە و بەرابەری خوازانە و یەکسانی خوازی داوە لە شۆڕشی لە بەهێزی ژنان دەستی پێکرد کە سەرکوتکراوترین توێژی کۆمەلگای ئێران بوون لەو لەحزەی لە ڕۆژی 23 ڕێبەندانی ساڵی 57ەوە کە ئەم ڕژیمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشت و هاتە سەرکار تا ئێستاشی لەگەڵ بێت بۆیە لە زۆر لە حازەوە موقعیەتی کۆمەلگای موقعیەتی بزوتنەوەی کوردستانی لە سەراسەری ئێران گۆڕی ئەو پرۆپاگەندەی کە کۆماری ئیسلامی لە دژی خەڵکی کوردستان بەڕێوەی دەبرد پوچ و یەک دەحفە نەما یەک دەحفە بەتاڵ بووەوە و هەموو کۆمەلگای ئێران ئێستا باشترەدان کە لە 43 ساڵی ڕابردوو چی بەسەر کوردستانە هاتووە چۆن نهاتوو بۆیە هەموو ئەمانە نیشان دەدا کە لە باری جەسارەتەوە لە باری ژمارەی بەشداربووانەوە لە باری زەمانیەوە 2 مانگام شۆڕشە بە گەرموگوڕی بەردەوامە لە 3 ڕۆژی ڕابردوو کە ئەمڕۆ ئاخرین ڕۆژی بوو دەزانین کە بە بۆنەی ساڵیادی خەزەڵوەری خوێنین یا ئابانی خونین ئەم 3 ڕۆژە دەستی پێکرد ئێمە شاهدی ڕاپەڕین و شۆڕشێکی گەورەی ئەمڕۆ لە سنە لە بۆکان لە سەقز لە مەهاباد لەوانە بەڕاستی شاهدیەوەین کە هەزاران کەس لەسەر شەقامەکانن زۆر گوێرانە زۆر ئازایەنە بەبێ ئەوەی سەرچاوی خۆیان داپۆشن ئێوە تماشای سخۆنڕانیەکانی باوکانی شەهید بکەن کە چۆن مەسەلەن زۆر گوێرانە لەم بارەوە حزور پەیدا دەکەن لەسەر گۆڕی جوانە مەرگەکەیان بەو شێوە گەرم و ئاگرین قسە دەکات ئەمانە هەمووی نیشانەی گۆڕێ ئێوە تماشای هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بکەن بەڕاستی مەیدانیان لێ تەنگ بووەتەوە ڕاستە خەڵکیان کوشتووە نزیک زیاتر لە 300 کەسیان کوشتووە هەزاران کەسیان بریندار کردووە هەزاران کەسیشان دەستگیر کردووە بەڵام ئەم هێزە سەرکوتگەرە لە بەرابەر ئیرادە و جەسارەت و بوێری ئەم خەڵکە کۆڵی داوە نەیتوانیوە ئەو سەرکوبە بکە کە لە خەزەڵوەری خوێناوی ساڵی 1398 ئەنجامیدا بە ماوەی 3 ڕۆژ بان 1500 نەفەر زیاتریان خەڵتانی خوێن کرد وە زۆر لە حازی دیکەوە بۆیە من کورتێکەمەوە ئەوەی کە ئێمە شاهدی شۆڕشێکی تەواو عیارین شۆڕشێکی کاملەن جیاوازە لەبارەی ناوڕۆکەوە لەباری شعار و دروشمەکەیەوە لەباری حزوری خەڵکەوە لەباری یەکگرتووی خەڵکەوە
هەموو ئەمانە من پێم وابێ قۆناغێکی زۆر تازە بە ئێمە نیشان دەدا بە تاکید ئیدامەی دەبێ و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بە تەواوی کشومات کردو. کاک معتەسەم ئەگەر ئەو نەزەرەی کاک ڕەزا قبولکەم بڵێن شۆڕش یا شۆڕشی ژینە کاک ڕەزا لە قسەکانی پێوا بوو کە ئەمە پێش زەمینەی هەیە لە ڕابردوو لە سەرەتاکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی تا ئێستا مەجموعەیەک تاریخی ناوبەر مەجموعەیەک ڕووداوی ناوبەر زۆر کەس پێی وایە ئەم شۆڕشە هۆکاری ئابووری هەیە برسێتی هەژاری بێکاری نەبوونی ئاسۆیەکی ڕوون بۆ ژیان نەبوونی بیمە کۆمەڵایەتیەکان هەموو ئەمانە هۆکاری سەرەکی ئەم شۆڕشە. حەزەکەم بزانم جەنابتان یەکەم بزانم ساختاری ئابووری ئێستای کۆماری ئیسلامی چۆنە بینن ئایا پێت وایە کە هۆکاری ئەم سەرهەڵدان و ئاخێزایە بە قەولی ڕەزای کاوی ئەم شۆڕشە ئابووریە؟ بەڵێ لە جوابی ئەم پرسیارە ئەوەی کە بەڕاستی ئەکرێت دەست بنێنە سەری مەجموعەیە فاکتۆرەکان فاکتۆرانە ئەساسەن ئابوورین بە بڕوای من کە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەم سەرهەڵدانە ئابم شکڵە لە ئێرانە ڕوو بدە. ئەم فاکتۆرانە بە بڕوای من ئەمانن کە ئەم ساڵانە جمهوری ئیسلامی زۆر زۆر بێتەوەجۆ بووەپی بە هیچ عنوان حەساوی لەسەر نەکردە و ئەم ڕۆکانێ قۆرقۆراشکەی جمهوری ئیسلامی گرتووە. جا ئەم فاکتۆرانە کامانە؟ فاکتۆری ئەوەڵی ئەم مشکلەکە ئەمڕۆ لە ئێرانە هەیە ئەوەیە کە ئاڵوگۆڕێکی جەمعیەتی تایبەتی لە ئێرانە دروست بووە. ئەم ئاڵوگۆڕە تایبەتیە جەمعیەتیە بریتیە لەوەی کە ئێران ئێستا وڵاتێکە کە جەمعیەتی جوانەکەی زۆرترین بەشی جەمعیەتی ئێرانە بە پێی ئامارێکە هەیە ئەویش ئەوەیە کە تەنها 14% لە خەڵکی ئەوڕۆی ئێران ئەو کەسانن کە پێش ساڵی 1970 یا ساڵی 1350 لەدایک بوو. لەواقع ئەکرێ بڵێن نزیک بە 84% یا 86% لە خەڵکی ئەوڕۆی ئێران لە دوای شۆڕشی ساڵی 1350 ئێران لەدایک بوو. بەم معنە ئەم جەمعیەتە جەمعیەتێکی جوانە. ئەم جەمعیەتە جوانە کە ئەتوانم بێژم ڕادەی سنیەکەیان شتێکە لە دەوروبەری 16 تا 24 ئەمە گەورەترین گروهی سنی ئەوڕۆی جەمعیەتی ئێران. ئەم جەمعیەتە جوانە جیا لە ئەوەی کە ئەم ساڵە ینی لە 1970 بەم لاو لەدایک بووە ئەمە تەحسیڵ کردەیشە. یعنی چی؟ یعنی ئێمە ئەبینین کە ئەم خەڵکە میزانی بێسەوادی تیانە زۆر زۆر کەمە و هەروەها بەشێکی عومدەی ئەمانە تەحسیڵاتی دانشگاهیان هەیە. من پێم وابێ ئەم دوو ئامەڵی زۆر زۆر مهمن. وەختێک کە تۆ ئەم دوو ئامەڵە بێری بیخەیتە پەنای ئەو مۆدلە ئیقتصادیەی کە جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوڵۆ کە هاتەتە سەرکار هەتاکو ئێستا بیهێری بیخەیتە پەنای ئەم مۆدلەوە دەرەکەوێت کە ئەم وەزعیەتە بۆچی ئاوای لە هاتە و ئەم خەڵکە بۆچی ئاوا هاتنەتە سەر شەقام و ئەیانەوێت جمهوری ئیسلامی بڕۆکرێت. مۆدلی ئیقتصادیە کە جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوڵۆ هەوڵی داوە بهێرێتە سەرکار ئەمە بووە کە هەموو شتێکی ئابووری ئێران
لە خزمەتی مەجموعەیە ئۆرگانە ببێ کە لەگەڵ بەیتی ڕەهبەری ئێرانە سەرۆکاری هەیە، وابەستەیە بە بەیتی ڕەهبەری ئێران. گەورەترینی ئەمانە سوپای پاسەران. لە دوای ئەمانە مەجموعەیەک بنیاد هەیە، بنیادی مستەزەفینە، بنیادی شوهەدایە و مەجموعەیەکی تر لەم بنیادانە. ئەم مەجموعە لە ئۆرگانیزیشنانە کە جمهوری ئیسلامی دروستی کردە و سەر بە بەیتی ڕەهبەریە بە هیچ عنوان جواببوو نییە نسبەت بە هیچ شتێک لە مقابڵی دەوڵەت و لە مقابڵی خەڵکە. ئەمانە ئەم ساڵانە هەڵسوکەوتی لە بواری ئابووری ئێرانە نەقشێکی گەورەیان کایە کردە، هەوڵیان داوە ئەم ئابووریە بە قازانجی خۆیان بڕەخسێنن، هەروەها ئەمانە نە ماڵیاتیان داوە و نە جوابگوش بوون بە هیچ ئۆرگانێکی دەوڵەتی، تەنها و تەنها جوابگو بوون بە بەیتی ڕەهبەری. ئێوە وەکو نمونەیەک تمشای بکەن، سوپای پاسەرانی ئێران دانێ شرکەتی هەیە بە ناوی شرکەتی خاتەمولئەنبیا. شرکەتی خاتەمولئەنبیا 820 شرکەتی لەژێر خۆیان هەیە. لەواقع شرکەتی خاتەمولئەنبیا کە وابەستە بە سوپای پاسەرانە لە ئەکسەری ئەتوانم بێژم هەڵسوکەوتهای ئیقتصادی ئێرانە بەشداری کردە و هەوڵەکەی ئەوە بووە کە بتوانێت قازانجی ئیقتصادی بگەێنە بە سوپای پاسەرانی ئێران. جیا لە ئەم مەسەلە ئەبینین کە سوپای پاسەرانی ئێران هەم هەوا، هەم زەوی، هەم دەریای بەدەسە. معناکەی ئەوەیە کە ئەوەی واردی ئێران ئەوێت لە تەریقی سوپای پاسەرانی ئێرانە وارد ببێت و ئەمان هەوڵیان داوەکە لە تەریقی کۆنترۆلی ئەم سێ شوێنەوە هەم بتوانن وارداتی ئێران لەواقع کۆنترۆل بکەن و هەروەها بتوانن لەمە ئیستفادە بکەن بۆ مەسئلەی قاچاق. جمهوری ئیسلامی بە تایبەت سوپای پاسداران ساڵیانێکی زۆرە لە عەرسەهایەکی زۆر تایبەتیە قاچاقی گەورەی کردووە، قاچاقی دارو، قاچاقی تریاک، قاچاقی ئەسلحە، قاچاقی نەوت. ئەمانە ئەو بەشە لە قاچاقن کە منفعەتێکی گەورەی بۆ بە تایبەت سوپای پاسدارانی ئێران دروست کردووە. ئەمانە ئەگە بخەینەوە سەریان، ئێمە لەگەڵ مۆدلێکا ڕووبەڕووین کە ئەم مۆدلە کاری بەوە نییە کە ئایا پۆتانسیەلهای ئیقتصادی ئێران چییە، ئێران لە چ بوارێکا قەویە کە بتوانێت ئەو پۆتانسیەلانە بخاتە گەڕ، استفادەی لێ بکە، بتوانێت ئیقتصادێکی ڕوو لە گەشە لە ئێرانە ساز بکە. هەوڵەکە ئەوە بووە کە ئەم ئیقتصادە لە اختیاری ئەم ئۆرگانیزیشنانەی سوپای پاسەرانە ببێ و هەرچی زۆرتر پۆڵ و قازانج بەمانە بگێن. ئەوە مهم نییە چی بەسەر ژینگە بێ، ئەوە مهم نییە چی بەسەر بازاڕی پۆڵ بێ، ئەوە مهم نییە چی بەسەر بازاڕی بورس بێ، ئەوە مهم نییە چی بەسەر بازاڕی مەسەلەن واردات یا سادرات بێ. مهم ئەوەیە قازانج ئەگەر وجودی هەیە ئەم قازانجە بچێ بۆ لای ئەم ئۆرگانیزیشنان، ئەم قازانجە بچێ بۆ لای ئەم دەم و دەستگا. ئەم مۆدلە ئیقتصادیە لەگەڵ خۆیە ڕاندخاریەکی هەرە گەورەی دروست کردە. ڕاندخاریەکە تەنها لە عەرسەی ئیقتصادانیە، ڕاندخاریەکە لە عەرسەی سیاسیایە، لە عەرسەی اجتماعیایە، لە عەرسەی قەزاییایە، لە عەرسەی ئیطلاعاتیایە. ڕاند معناکەی چییە؟ ڕاند معناکەی ئەوەیە کە تۆ منفعەت و قازانجێک بێتە گیرفانە بەبێ ئەوەی کارە بۆ کردی. ئەمە معنای ڕاندە زۆر بە سادەی. ئێمە لەگەڵ ڕاندخاریەکی هەرە گەورە و نەهادینە ئەو ڕۆکانێ لە جامعەی ئێرانە ڕووبەڕووی. ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ئەم جامعەی ئێرانە ئەو ڕۆکانێ زۆرتر لە 80% خەڵکەکەی لەژێر خەتی فەقرا ژیان بکات. یعنی لە هەر 5 نەفەر
یەک نەفەر لە خەڵکی ئێران لەژێر خەتی فەقرا ژیان دەکات. جا ئەمانە با کۆ بکەین. لەلایەکۆ جەمعیەتێکی جوان وجودی هەیە. ئەم جەمعیەتە جوانە بە شدەت تەحسیڵکردەیە، ئەکسەرێکی گەورەی تەحسیڵاتی دانشگایی هەیە و ئەمانە ئەو ڕۆکانێ لەگەڵ دەمودەستگایەکە ڕوبەڕوون کەم دەمودەستگا کەمترین تەوەجوی اقتصادی بەمانە کردووە. یانی چی؟ یانی ئەوەی کە ئەم خەڵکە ئایندەیەک بۆ خۆیان نابینن، نەکچ نەکۆڕ، هیچ کام لەمانە ئایندەیەکی ئەوە نابینن کە ئەگەر سبحا ڕۆژ ئەمانە مەسەلەن تەحسیڵیان تەواو کرد، کار پەیدا بکەن، بتوانن ژیانێکی ئاساییان بکەن. ئەمە وجودی ئەو ڕۆکانە ئێمە ئەبینین. ئەمە لە شۆڕشی ئەم دوو مانگا بە ڕۆشنی پیشان درراوە کە ئەم خەڵکە لەم وەزعیەتە ئاسین، ئەم وەزعیەتە تازە قبول ناکەن، ئەم وەزعیەتە قبول ناکەن کە قشرێکی هەرچکۆلە لە خەڵکی ئێران کە لەو سەرەوە دانیشتن لە هەموو ئیمکاناتێک بەرخوردار بن، لە سوورەتێکە ئەکسەریەتی خەڵک لە هیچ ئیمکانێک بەرخوردار. ئەمە واقعیەتێکە ئەمڕۆ زۆر بە ڕۆشنی پیشانە درێت. بە نوکتەی ئاخریش بەوەی قسەکانم کورتۆکەمەوە لەم بەشە بەمە ئشارە بکەم. من تاقیقێکم کردووە، تاقیقەکە هەیە. لەم تاقیقا هەوڵم داوە مقایسەی ئوستانەکانی ئێران بکەم لەگەڵ یەکترا با ئیستفادەکردن لە ئامار و ئەرقامی خودی جمهوری ئیسلامی. لەم ئامار و ئەرقامە کە من کۆم کردێتەوە جمهوری ئیسلامیش بڵاوی کردێتەوە، زۆر بە ڕۆشنی پیشان ئەدرێ کە دوو ئوستان هەن لە ناو ئوستانەکانی ئێرانە کە لە وەزعیەتێکی هەرە ئەسەفنات بەرخوردارن. یەکێکیان ئوستانی کوردستانە، یعنی ئەو مەناطقی کە کوردنشینە، ئەوی تریشی سیستان و بەلوچستان. یعنی ئەو وەزعیەتە نالەبارەی کە لە ئوستانی کوردستان و لە ئوستانی لەو شوێنانەی کە ئوستانی ینی کورتیا ئەژی لەگەڵ سیستان و بەلوچستانە خراپترین وەزعیەتی ئابووریان بووە لەباری مەسەلەی تەوەڕمۆ، لەباری مەسەلەی بێکاریۆ، لەباری زۆر شتی تری ئابووریش و هەروەها. ئەم ئامار و ئەرقامە زۆر بە ڕۆشنی ئەمە پیشانەدا و بە بڕوای من ئەوەی کە ئەو ڕۆکانی ئەوە بێباکانە، ئەوە زۆر بوێرانە. خەڵکی کوردستان و خەڵکی سیستان و بەلوچستان هاتوونەتە مەیان بە بڕوای من ڕیشەکەی ئالێرۆ سەرچاوە. بەنابەرین من پێم وابێ ئەم شۆڕ ئەمەی کە ئەو ڕۆکانی ڕوئەدا بێدەلیل نییە و دەلایلێکی زۆر تایبەتی اقتصادی وجودی هەیە کە بووەتە هۆی ئەم سەرهەڵدانە لە ئەمڕۆی ئێران. بەڵێ زۆر سپاس کاک مەتەسەم. بە بچینە لای کاک عادڵ. کاک عادڵ ئەم کاک مەتەسەم ئیشارە کردەوە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی جوانە و هەر بۆیە بەشێکیش لەم کێشانەی کرد. ئەلبەت کاک مەتەسەم لە ڕوانگەی ئابووریەکەەوە باسی لە کێشەی گەنجانیە سێران کرد، بەڵام گەنجێکی ئێجگار زۆر ئێستا لەسەر شەقامن و لەم ئاخێزە بەشدارن. بەڵام بەو معنا وەسیعە، بەو معنا کە بخوازێت جەماوەری نەبووەتەوە و هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا لەم ئاخێزە هەتا ئێستاش بەشدار نین. هۆکارەکانی چییە و چ دەبێ بکرێت بۆ ئەوەی کە ئەم ئاخێزە ئەم شۆڕەشەکە ئێستا لە ئارادایە گشتگیرتر بێت، جەماوەریتر بێ و هەموو چین و توێژەکانی ناو کۆمەلگا بگرێتە خۆ. ڕاستەکەی ئێمە توانین تەحلیل بکەین هۆکاری چیەکەوە چین و توێژە کۆمەڵایەتەکانی تر کە ئەوانیش وەلو بە شێوەیەکی تر بەڵام هەر لەژێر سیستەم و نابەرابەریدا ژیاون. ئەس جملە ئەوەی هاوڕێی خۆشەویست کاک مەتەسەم ئیشارەی پێکی لەباری ئابووریەوە تۆساونەتەوە حقوق و حقوقی سیاسیان لێ زەوت کراوە، ئازادی کۆمەڵایەتەکانیان لێ زەوت کراوە، بەڵام ئێستا لە بۆدێکی کۆمەڵایەتیان نەهاتوونەتە ریزی خەڵکانی ڕاپەڕی و وەختی ئەڵم تەحلیلەن لەبەرەوەی کە ڕاستەکەیەوە بێ لێکۆڵینەوەی مەیدانی بکرێ تا دەقاودەق ئێمە دلیلەکەی بزانین. ئیمکانی ئەوەشمان ئێستا نییە. ئێمە لەباری تەحلیلیەوە توانین بڵین بۆ وایە و هەروەهاش ئەزمموی مێژوویمان هەیە لە شۆڕش واخێزی
جەماوەری لە شوێنەکانی تری جیهان کە لە بە خوێندنەوەی ئەوانە بە چاولێکردنیان و ناساندنی قۆناغە جیاوازەکانیان زۆر شت دێتە دەستمان لەوانە کە ئەتوانین ناوی لێ ببین ئەوەیە کە هەموو توێژە کۆمەڵایەتیەکان ئاسۆیەکی ڕوون لە ئاخێزەکە یا ڕاپەڕینەکە یا شۆڕشەکە ئێستا هەرکاوی ناو لێبنی نابینن یعنی لێیان ڕوون نییە ئەو ڕاپەڕینە یا ئەو جوڵانەوە کە کەوتۆتەڕێ چه ئاڕاستەیە گەگرێتە بەر ئامانجەکانی سەرنجام چییە و ئەو توێژە کۆمەڵایەتیە کە ئەو ئەندامیەتی قسە لەسەر تاکەکەی نەهایەتەن چ قازانجێکی لێبە با نمونەیەک بینینەوە لێمان ڕۆشنتر بێ ئێستا چین لە مامناوەند لە ئێران کە باوەڕی من چینێکی بەربڵاوە و موقعیەتێکی سەیاریشی بۆ لە ماوەی حاکمیەتی کۆماری ئیسلامیە لەوانە بۆ هۆکارانەی کە بەڕێز کاک موحتەسەم ناوی لێ بردن ئابوووریەکی ناسەقامگیر کارێکی کردووە ئەو کەسەی کە خوردە سەرمایەیەکی بە ئیستیلاح بووە هەمیشە لە نائامنیە بەسەری بردووە نەیزانیوە ئایا سەرمایەکەی تا چەند ساڵی داهاتوو تەنانەت چەند مانگی داهاتوو ئەتوانێ نەتیجە بەخش بە لەباری ئابووریەوە بۆی بەهرە بدوایە و خۆی دابێنێ و نمونێ دوکاندارێک تاجرێک بە سەرمایەیەکی چکۆلەوە لە ئاخر ئێستا بینین چینی مامناوەند یانیکەم لە هەفتەکانی یەکەمیەوە خێزەدا پەیوەست نەبوو بە ڕێزی خەڵکانی ڕاپەڕی و چون نەیدەزانی ئایا ئەوە توانێ دەستکەوتی بۆ ئەو هەبێ یا توانێ ئەو تۆزە شتەشی کە هەیە ئەوەش لە دەست بدات و داهاتی تەواوی بنەماڵەکەشی لە دەست بدا ئەوە هۆکارێکە بۆ ئەوی کە مەسەلەن لێکی بدەینەوە کە چینی مامناوەند بۆ سەرەتا پێی پێوەست نەبوو بەڵام ئێستا بینین قۆناوە بە قۆنا خەریکە واردی ئەرسی ڕاپەنینە بێ هەرەوەی کاڵێن مانگرتنی بازاڕیان مانگرتنی دوکانداران و تا ئەندازەیەکیش کارمەندانی دەوڵەتی و ئەوانە نیشانەدا کە ڕاپەڕینی لاوان و ژنان بە تایبەت ئاسۆی داهاتووی ئەو ڕاپەڕینەی و ئەو ئاخێز و جوڵانەوەی ئەوەندە ڕوو ناکردوتەوە کە بە تەدریج توێژەکانی تری کۆمەڵایەتی هیوادار ئەبن پێی و ئەبینن بەرژەوەندی ئەوان لە هەلومەرجی ئێستادا پارێزراون نییە توێژێکی تری کۆمەڵایەتی کە بە شێوەی چاوەڕوان کراو نهاتۆتە ڕێزی خەباتەوە خەباتی جەماوەری و ئاخێزی جەباوەری مەبەسمە چینی کرێکاری بە تایبەت سەنعەتیە ناوەندەکانی بەرهەمهێنان ناوەندە گرنگەکانی بەرهەمهێنان ناوەندە سەنعەتیە سەرەکیەکانی ئێران لە ماشیناڵاتەوە بگرێت تا ئاگاتە نەوت و ئەوانەی تر ئەوە توانی هۆکاری جۆرا و جۆری هەبێ ئەگەر بۆ نمونە شۆڕشی 57 چاو لێ بکەین یا گەڕێن بۆ دوا شۆڕشی ئۆکتۆبر چاو لێ بکەین ئەبینین کە ئەو توێژە کۆمەڵایەتیە هەمیشە گوشارێکی زۆرتری حاکمیەتی لەسەرا ئەنی ئەو توێژە کۆمەڵایەتی کە ئابووری ئەتوانێت تەسیری لەسەر هەبێ یعنی ئەتوانێت ئابووری وڵات بە نەوعێک لە ڕەفتارەکانی خۆی تاتێ شعاع قەرار بدا ئەوانە فشاری ئەمنیەتیان زۆرتر لەسەرا ئێستاگە کرێکارانی پەیمانی لێ بە دەرکەیدی شرکەتی نەوت کرێکارانی تری ئەو شرکەتە بەپێی ئیطلاعاتێک کە بڵاو بۆتەوە کە بە نەزەری شەگا دروست بێ کۆماری ئیسلامی یەک فشارێکی ئەمنیەتی یەکجا زۆری خستۆتە سەریان لە بەڕێگەی ئەوەی کە کەسانی ئەمنیەتی خۆی لەوێ استخدام کردووە و قسەی حتا ئەوە شەیەکە حەشتی شعبی و کەسی حزبوڵای لوبنان و ئەوانەی ساڵهای پێشتر نەکرد ئێستا ساڵهایەکە ئەوانەی هێناوە لە نەخشی کلیدی پێداون لە شرکەتی نەوت دەمو دەستگایەکی جاسوسی وهای لەوێ دامەزراندووە کە هەموو کەس لە پاڵدەستەکەی خۆشی ئەترسێ ئەوە توانێت هۆکارێکی بێ هۆکارێکی تریشی هۆکاری مەعیشەتیە ئەنی ئەو ئەگەر قسەی کرێکارانی سەنعەتی و شوێنە بەرهەمهێنە هێنەرە گرنگەکان بکەین ڕاستەکەی وای ئەوان هیچ نوع زەخیرەیەکیان نییە کە بڵێ مانگی کار نەکرد هەفتەیە کار نەکە بتوانن ئیجارەی ماڵەکەیان بدەن نانی سەرسفرە بێن بۆ باڵی بۆ بنا ماڵەکەیان وەلا ئاخر ئەو کارێکی کردووە کە ئەوان لە هەلومەرجێکی دشوارە قەراریان گرتووە دڵەن و ئەنگیزەتەن پێیان خۆشە واردی و ئەرسە لە خەبات بن و پێوەست بن بە ڕێزی خەڵکانی ڕاپەڕی و
بەڵام لەباری ئەمەڵیەوە ئەو ئەمکانیان لێ زەوت کراوە لەلایەکەوە بە خااتری مەسایلی معیشەتی و لایەکی جووە بە خااتری مەسایلی ئەمنیەتی ئەمێنێتەوە توێژەکانی تر لە شوێنێکی تیەوە وتووە کۆمەلگای ئێران تەکەسوری ستەمی لەسەر بۆ کۆمەڵانی خەڵک ینی بە ندرەت ئەبینێ بەڕاستی لە وڵاتێکی ترانە لە مێژوشدا ئەو هەموو توێژە کۆمەڵایەتیە کەمایەتیەکی زۆر کەم نەبێ ستەم و چەسانەوە بن ئەو کەسرەتی چەسانەوە کارێکی کردووە ساڵهای ساڵە توێژە کۆمەڵایەتەکان لە مامۆستا و کامیۆندار و ڕاندی تاکسی و ئۆتۆبوس و هەمووانەوە بگرن ناڕازین لە وەزعی مەوجود نەهاتنە سەر شەقامیان لەو ئاستێک کە ئێمە چاوەڕوانەکەی هەر ئەو هۆکارانەی هەیە یەک ئەمنیەتی و یەک مەعیشەتی کە من پێم وایە ئەگەر ئەو ئاسۆی داهاتووی ڕێپێوان و ناڕزایەتەکە ڕوونتر و ڕوونتر بێتەوە بە تەدریج کە هەرواشی لێدێ ئەمانەتر بینن کە ئەرزشی هەیە هەزینەی ئەوەی بۆ بدەن هەم ئەمنیەتیشان تا ئەندازەیەکی زۆرتر بکەوێتە مەترسیەوە و هەم لەلایەکی تریشەوە بۆ مدەتێک لەباری مەعیشەتیەوە دشواری و سەختی بکێشن ئەوە ئەمەوێ بۆ بڵێم ڕەوەندێکی زۆر سروشتیە ئێمە ئەوەی کە ئەیبینن بە پێچەوانەوە کە ناومێدمان ناکە بەڵکو ئەو توێژ و لایە کۆمەڵایەتیانە سەریعتر لەوەی کە لە ڕاپەڕین و ئاخێزە جەماوەریەکانی وڵاتانی ترێبینی پێیان پێیوەستە بێ هەر لەوەی کە بە بەهاری عەرەبی ناسراوە بۆ نمونە جەماوەری بۆ ئەو توێژە کۆمەڵایەتیان ئێمە لە ئێران بم شێوە بینین ڕێکخراو و بە شێوەیەکی زۆر ژیرانە واردە من لەوێ بەڕاستی وارد نەبوو جەماوەت لە ڕووی تووڕەیی و لە ڕووی ناڕزایەتیەکی عمومیە و کە هەیان بوو هاتنە سەر شەقامی زۆربەی شار و ئەو وڵاتانێک کە بەهاری عەرەبی تیانە ڕوویدا بەڵام لە ئێران ئەبینین زۆر حساب شدە ئەو کاراک یعنی ئەزمموی خەباتی چل و چەند ساڵیان لە سەر یەکەڵەکە کردووە کۆمەڵانی خەڵک زۆر بە ژیرانە بە تاکتیکی دروست ئەڕۆنە پێشەوە من بەشێکیشی مەسەلەی بەکارهێنانی تاکتیک ئەبینم کە پێیان خۆش نییە بە حەق کە هەزینەی زیاتر لەوەی کە پێویستە بدەن بەڵکو پێیان بە سازماندرا و ژیرانە ئەیانەوێت قۆناغ بە قۆناغ و خەباتە بەرنەبەرەوە کە هەزینە بۆ دژمن ببەنە سەر بەڵام بۆ خۆیان هەزینەیەکی زۆر لەوەی کە لازمە تەلەفاتی لەوەی کە لازمە لەوە نەدا من خۆشببینم لە درێژەی ئەو ئاخێزەداوە ڕووناک و تربوونەوەی ئاسۆی داهاتوەکەی توێژە کۆمەڵایەتەکانی تریش پێوەستە بێت لە ئاستێکی بەرینترە ئەگەر چی ئێستا بە شێوەی جوراوجەوەرە هەن بەڕاستی ڕاگەیاندنەدەن ئەلامی مۆزۆەکان بەشێکی بەرچاویان هەر زۆر نە بەڵام بەرچاویان بە شێوەی تاک و گروهێتێ لەم ئاخێزەدا بەشداریان هەیە زۆر باشە کاک ڕەزا هەڵبەت ئەمە بەرنامەکەمان لای بە ئاگادارن بە شێوەی ڕاستەخۆ بڵاو بێتەوە تعدادێک پێیان هاتووە ڕێکی زۆری ماندوونەبوونی و دەستخۆشی و خۆشحاڵیە بەوەی کە ئەم سێ هاوڕێیان لە ڕێگای تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بینیوەتەوە پاشان یەک دوو تەوەقع مەترەح بووە ڕاستیەکەی ئەوە لە مەربوطە بێ بە کاک ڕەزا و کاک عادڵ کە دوایی لەو بوارە جواب بدەنەوە دوای من تەوەقعەکان مەترەحەکەم لەگەڵتان باشمە لای کاک ڕەزا فعلەن پرسیار ئەوەیە کە ئاگادارێت کە خەڵکی کوردستان لە هەموو شارەکان بە شێوەیەکی بەرین ڕاپەڕیون ئەم ڕاپەڕێنە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەتیەکان بووەتەوە و هەراگاداری بەتایبەت لەم دووسێ ڕۆژەی ڕابردووە لە بۆکان کامیاران سنات سەقز گەنج و لاوێک بۆ تەنانەت مناڵیش دراونەتە بەرتەقەی هێزەکانی ڕژیم و گیانیان لەدەستاوە لە ئاستی ئێران بەگشتی هاوسۆزیەکی بەرین دروست بووە بە تایبەت بۆ لەناو یەکترین و بە تایبەت بۆ کوردستان هۆکاری ئەوەی کە کوردستان لەم ئاخێزەیە توانیوێتی ئاوا جێگا و پێگەیەک بەدەستپێنێ لە ئاستی ئێرانە هۆکارەکانی بۆ چیە گێڕیتەوە کارێت ڕەزا دەنگی جەنابتانمان نییە ئێمە ببوورە دەنگەکەم داخست بوو بەڵێ دروستە ئاماژەکەی ئێوە بەوەی کە کوردستان ڕۆڵێکی وا پەیدای کردووە ئەمە حەقیقەتێکە کە هەموو کەس سەی لەسەرەکە ئیعترافی پێکردووە من پێم وابێ ئەگەڕێتەوە بۆ 43 ساڵ بەرخۆدان و مقاومەتی خەڵکی کوردستان
زۆر قاتعانە دەتوانین بڵێن کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە 43 ساڵی ڕابردوو یەکێک یاگە نەڵێن تەنیا یەکێک بڵێن و یەکێک لە ئەساسی ترین جنبشهای سیاسی لە دژی کۆماری ئیسلامی بووە، پایەدارترین جنبشی سیاسی خەڵک بووە، مقاومەتێکی هەمەلایەنەی خەڵکی کوردستانی لێکەوتوەتەوە و ئەم کۆمەلگا کاتێک کە کۆماری ئیسلامی حملەی کرد بە کوردستان لە 43 ساڵەوە پێشەوە، ئێستا کە نەتایج و ئاکامەکانی ئەو هێرشابینین جگە لە ڕسوایی بۆ کۆماری ئیسلامی دەستکەوتێکی تری نەبووە، بە پێچەوانە وێڕای ئەوەی کە خەڵکی کوردستان قوربانی زۆر داوە، زەحمەتی زۆری کێشاوە، هەزاران لاوی ئەعدام کراوە، هەزاران بنەماڵە تەبعید کراون، هەزاران کەس زیندانی کراون و ئەشکەنجە کراون، هەزاران پێشمەرگە گیانی خۆیان بەخت کردووە. وێڕای هەموو ئەوانە دەتوانین بڵێن کە پانتایی و جۆغرافیای سیاسی بزوتنەوەی کوردستان پان و بەرینتر بووتەوە. ژمارەی ئەو کەسانەی کە بەشداری ئەم بزوتنەوەی ڕزگاری خوازی و بەشداری ئەم مقاومەتن زۆر زۆر بەرفراوانە. کۆمەلگای کوردستان کەماکان کۆمەلگایەکی حزبیە، ئەحزابی سیاسی لەم کۆمەلگا خۆشەویستن، خەڵک بە قسەیانەکە بە بڕیارەکانیان جێبەجێ دەبن، مان دەگرن، دێنە سەر شەقامەکان بۆ هێرشی هەوایی و درۆن و پەهباد و موشەکبارانی مەقەڕاتی مەرکەزی حزبەکان واکنوش نیشانەدەن، دێنە مەیدان، مەحکومی دەکەن و ئەم جنبشە لە باری ناوڕۆکۆ گەشەی کردووە. موقعیەتی ژن لەم بزوتنەوە گۆڕاوە، موقعیەتی لاوان لەم بزوتنەوە گۆڕاوە، موقعیەتی ئەحزاب گۆڕاوە. هەموو ئەمانە من پێم وابێ کوردستانی بردووەتە موقعیەتێکی تایبەتیەوە. بۆیە لەم شۆڕشەی ژینا ئێمە دەزانین کە سەمپاتی خۆشەویستیەکی زۆر بەرفراوان بۆ خەڵکی کوردستان پەیدا بووە و بۆیە کوردستان بووەتە دڵی ئەم شۆڕشە و بەو شێوە کە هەموو دنیا شایدە کە چۆن بربەرەکانیان کردووە لەگەڵ یەکێک لە مخۆفترین و ترسناکترین دەستگاهای سەرکوب لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ناو ڕژیمە دیکتاتۆرەکانایە. بۆیە من پێم وایە کە کۆمەلگای کوردستان بە ئەم مقاومەتەی ئەمڕۆ، ئەم شۆڕشەی ئەمڕۆ، ئەم بەرخۆدانەی ئەمڕۆ بەرهەمی ئەو 43 ساڵ مقاومەت و بەرخۆدانەیە، بەرهەمی فداکاریەکی یەکجار زۆرە و ئەوەیە کە ئەم بزوتنەوە حەقانیەتی هەیە. خەڵکی کوردستان ئیحساسی غرورەکەن کە لەم 43 ساڵە کەماکان لەسەر خاست و ویستی خۆیان ڕاوەستاون. هەروەها خسلەتهای دموکراتیک، ئینسانی، پێشکەوتن خوازی لەم بزوتنەوە تا هاتووە پەرەی سندووە. نمونەی ئەم دوو مانگەی ڕابردوو کاتێک کە ئەمڕۆ باوکی شەهیدێک بەو شێوە لەسەر دروشمی ژن ژیان ئازادی قساکە، لە ڕاستیە تێگەیشتنی کۆمەلگای کوردستان دووپات دەکاتەوە بۆ مەسەلەیەکی زۆر گرنگ. هەموو ئەمانە تایبەتمەندی داوە بە کوردستان، بە شۆڕشەکەی، بە بزوتنەوەکەی، بە هەموو ئەوانە. بۆیە من پێم وایە کە ئەم وەزعیەتەی ئەم دوو مانگە شۆڕشە کتوپڕ و ناگەهانی و یەکجێ و یەکشەوە نەبووە، بەڵکو بەرهەمی 43 ساڵ بەرخۆدانی خەڵکی کوردستانە و ئەوە کۆماری ئیسلامیە کە ڕسوا بووە، ئەوە کۆماری ئیسلامی بووە کە بلەخەرە دوای کردنی کوردستان بە پادگانێکی نظامی گەورە ئەوە کۆڵی داوە لە بەرابەر ئیرادە و خاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاک ماتەسەمورە، پرسیار ئەوەیە ئێستا ئەبینیت بازاڕیان لە مانگرتنەکان لە شێوەیەک پراکەندە لە ناو ئاخێزەکانیشە لەسەر شێقام حزوریانە. بڕوای جەنابتان ئایا بازار ئەتوانێت ئەو ڕۆڵەی ڕابردووی لە ناڕزایەتیەکانە هەبێت ئەگەر بەشی سەنایەعی وەکو نەوت و گاز و پێترۆشیمی و ئاتوچۆ و ئەمانە بەم یاشتی حەوشێوە
سەنایعی گەورە لە ئێران بەم ئاعترازاتە پەیوەست نەبن بە بڕوای ئێوە هاوسەنگی هێزی نێوان دەسەڵات و خەڵک چی بەسەر بێت؟ ئەرز دەکەم ئێمە وەختی ئەگەڕێنەوە بۆ ئەو اتفاقات سیاسی کە لە ساڵی 1356-57 هاتە بەرۆ و ئاوا بە وردی ئەچینە ناو جزئیاتەکەی بۆمان دەرەکەوێت کە بازار نەخشێکی گەورەی کایە کرد لە تەوازنی قوا لە ساڵی 1356-57. ئەو ڕۆکانێ ڕاستەکەتان گەرە کە بازار ئەم نەقشەی کەمەوە بووەتەوە بۆکەشی ئەوەیە کە ئەساسەن ئێران لە زەرفی چەند ساڵی ڕابردووە هەوڵدراوە کە ئیتر سرفەن اقتصادێکی بازرگانی نەبێت، بتوانێت لە اقتصادێکی بازرگانیەوە تێپەڕ بوو بێت یا تێپەڕی کرد بێت بۆ اقتصادێکی کە بالاخەرە تەولیدێکیشی تیا بێت. هەرچەند بەڕاستی ئێران وڵاتێ بوو کە ئەگەر سیستمێکی ڕێکوپێکی لەسەر کار وایە ئەیتوانی وڵاتێ بێ لە ڕادەی وڵاتێک وەکو کورەی جنوبیە، چونکو ئەگەر ئێمە تمشای ئامار و ئەرقام ئەەکەین ئەبینین کە وەزعیەتی اقتصادی ئێران لە ساڵەکانی 1970 وەزعیەتێکی هەیە کە لە سەروی اقتصادێک وەکو کورەی جنوبیە. هەروەها ئامار و ئەرقام هەیە بە ڕۆشنی پیشانی ئەدا کە اقتصادی ئێران اقتصادێکی قەویتر بووە لە اقتصادی تورکیا لە ساڵەکانی 80 منتها ئەم اقتصادە بەو ئەندازە کە ئێمە زەمان چووەتە پێشۆ ئەم اقتصادی ئێرانە هەر هاتە خراپتر و خراپتر بووە، ئەو اقتصادانەی تر پێشڕەفتیان کردە و اقتصادی ئێرانیش کەوتەتە دووە. بەڵام دەرحاڵ هەر لە ئەم ینی سەرڕای ئەم وەزعیەتە نالەبارە اقتصادیە کە ئێران ئەم ساڵە نەبوویەتی بەو نسبەتە کرێبێژین وەزنی بەشی تەولید لە ئێرانە دیار ئەو بەشە لە تەولید کە لە بەشی ئەوڵی قسەکانمان ئشارەم پێکرد کە توانی بێتی قازانج بگەێنێ بە مەجموعەیە دەم و دەستگای سەر بە بەیتی ڕاهبەری ئێران ئەمانە گەشەی کرد. مەسەلەن بۆ نمونە لەوانە سەنایعی پێترۆشیمیە، مەسەلەن ئەم سەنایعی پێترۆشیمە ڕۆشتێکی گەورەی کردە. ئەلان پێترۆشیمی ئێران جزئی سەنایعێکی تایبەتی خاوەرمیانەیە بە تۆری واقعی، منتها ئەمە قازانج و بەژەوەندیەکەی زۆرتر لە خزمەتی سوپای پاسداران و دەم و دەستگاکانی تری بەیتە ڕاهبەری ئێرانە. جا بەم نسبەتە قسەکەی من ئەوەیە کە نەخش و جایگای بازار لە ئەو ڕۆی اقتصادی ئێرانە ئەو نەخش و جایگای بازار نییە کە لە ساڵی مەسەلەن 56-57 بەنابەرئین وەزعەکە گۆڕاوە بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە بتوانێت گەشەیەکی زۆرتر بکە. بێگومان نەقشی ئەم شرکەت و هەروە بێتەوە واحدە سەنعەتیانەی کە ئەو ڕۆکانە لە اقتصادی ئێرانە کارەکەن ئەوانە ئەتوانێت دەورێکی گەورە بگێڕێ لە ئەم ئەوزاعی ئەمڕۆی ئێرانە. یعنی ئەگەر ئەوانە دەست بن بە اعتساب و واردی ئەم پرۆسەی مخالفەت لەگەڵ جمهوری ئیسلامیە ببن، ئەتوانن نەخش و دەورێکی یەکجار زۆر بگێڕن لە مەقامی مقایسە لەگەڵ نەخش و دەوری بازاڕە. من پێم وا بێ بێگومان ئەگەر هەردووک ئەمانە لەلایەک و بازار کە دیارە نەخش و جایگاکەی کەمەوە بۆتۆ و لەلایەکی تریشۆ ئەم مەجموعە سەنعەتی کە لە ئێرانە وجودی هەیە ئەمانە ملحەق بن بە ئەم ڕوتی مبارزەی ئەوڕۆی ئێرانە، ئەتوانێت کارگەریەکی یەکجار زۆری ببێ لەسەر ئەم ڕوتێک ئەو ڕۆکانەی خەریکە بەرەواچی. کاک عادڵ، زۆر کەس باس لە گرنگی هەواهەنگی هەموو ئێران یا
پێکەوە هەڵ پشتی هەمبەستگی هەرچێکی ناولێنێ هەموو کۆمەڵانی خەڵک لە ئێرانەوە ئەکەن بەتایبەت لە سەروبەندی ئەم ئاخێزەیە. ئەم گرنگیە بۆ چییە؟ و ئەگەر بە قەولی کاکڕەزا باسی کرد کوردستان ئاوا جێگە و پێگایەکی هەیە ئێستا لە ئاستی ئێرانە و بەتایبەت لە دوای شۆڕەشی ژینە ئەو مۆقعیەتی پێیا کردووە کوردستان بۆ ئەم هاو ئاهەنگیە بەتایبەتی ڕێکخراوە سیاسیەکان ئەتوانن چ ڕۆڵێک ببینن و ئەتوانن چ بکەن؟ ئەگەر باش لە پرسیارەکە تێگەیشت بووم کە هاو ئاهەنگی و هاودەنگی لە بینی خەڵکی ڕاپەڕیوی بەشە جۆرا و جۆرەکانی ئێران مەبەستەوە ئاسی سەراسەری لە ئێران بەتایبەت وە کوردستان بەم جێگە و پێگەی هەیەتی بۆ هەم هاو ئاهەنگی ئەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت؟ بەڵێ ئەگەر دووبارە ئیشارە بکەمەوە بۆی کە پێشتر وتم ینی کەسرەتی ستەم و چەسانەوە لە ئێران هەیە بە معنایەوەی کە کەمتر توێژی کۆمەڵایەتی هەیە کە نەکەوتێتە بەر هەڵاواردنی ساختاری لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی معنای ئەوەیە کە هاودەنگی و هاوکاری یەکڕێزی لە نێوان ئەو توێژە جیاوازانە گرنگی سەرەکی هەیە بۆی کە کۆماری ئیسلامی وەکو دوژمنی هاوبەش نەتوانێت لە بەرابەرەوە خێزە جەماوریەدا مقاومەت بکە چونکە کۆماری ئیسلامی تەنها بەهۆی هێزی سەرکوتگەریەوە نەبووە کە توانیوێتی ڕاستەکەی حاکمیەتی خۆی حفظ بکە. دلیلێکی تریشی ئەوە بووە کە پەراکەندەگی لە نێو خەڵکانی ناڕازیە یان قوربانیانی حاکمیەتی کۆماری ئیسلامی ئیمکان پەزیری کردووە کە کۆماری ئیسلامی بتوانێت هەم لە هێزە سەرکوتگەرەکەی بە شێوەیەکی کارە کەڵوەربگرێ و هەمیش لەوێش حتا کە نەیویستوە یان نەیتوانیوە لە هێزی سەرکوتگەری کەڵوەربگرێ پەراکەندەگی خەڵکی ناڕازی لە حدێکا بووە کە نەیانتوانیوە بە شێوەیەکی جدی حاکمیەتی کۆماری ئیسلامی بخەنە خەتەر. جا بۆیە منتەقی کارەکە ئەومان پێڵێگە خەڵکی زۆرتر چەسانوتەوە لە ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی بە یەکگرتنیان معنای ئەوەیە ئەو کەمایەتیە کە ئێستا لە دەسەڵاتە هەن ئەوانێتر بە هێزی سەرکوتگەریشانەوە ناتوانێت مقاومەت بکە. بۆیە ئەو لەو بارەوە بێ ئەندازە گرینگە و زۆر نیشانەشێ بەڕاستی ئەومان پێڵێ خەڵکی ڕاپەڕی بۆوە گەیشتون کە بێ و یەکڕێزیە بە وجود بێنن. 43 ساڵ هەوڵی کۆماری ئیسلامی بۆ تەفرەقە خستنە ناوم توێژە جیاوازانە بەرەساسی جنسیەت بەرەساسی نەتەوە بەرەساسی تەمەن تەنیا بەرەساسی حرمەت بۆ دانا بۆ تایبەت بۆ توێژێکی تایبەت بۆ نمونە بێ حرمەتیکردن بە ڕۆحانیەت وە بە جۆر بۆی کە نوع تەفرەقش لە هەموو مەبەستمەوەی لە هەموو بەشەکانی کۆمەلگای بە وجودێناوە ئەبینین ئێستا لە دەورەی ئاخێزی جەماوەریە کۆمەڵانی خەڵک زۆر ژیرانە ئاستێکی بەرزی شارستانیەتی لە خۆیان نیشانە دەن کە هیچ نوع ناکۆکیەک کە بتوانێت یارمەتی بکە بە پرۆژەکانی کۆماری ئیسلامی لە خۆیان نیشان نادەن. حتا لەوێش کە لەوانەیە ناکۆکی هایە وجودی هەبێ بە حەقیان نەحەقەکەی واز لێ بێنین ئێستا بەڵام ژیرانە واردی خەباتەکەی خۆیان ناکەن کۆمەڵانی خەڵک. بۆی ئەوە یەکجار گرنگە. ئایا دەوری کوردستان چییە؟ بە نەزەری من دەورێکی زۆر چارە نووسازی بووە. دۆری پێشەنگی بۆ کوردستان لە یەکڕێزخستنی ئەو خەباتە. معمولەن ئەڵێن کۆمەڵناسەکان ئەڵێن بۆ هەویەتدان بە ئاخێزی جەماوەری بەڕاپەڕین بە شۆڕش دروشم زۆر گرنگە، ئەنی دروشمی هاوبەش لەوێ فەرهەنگێکی هاوبەشیش لە ناخی ئەو ئاخێزەدا شکڵەگرێ. دروشمەکان بەشێکی هەر زۆریان لە کوردستانەوە سەرچاوەیان گرت. ئەوەی کە ئێستا بووە بە ناسنامەی سەرەکی ئەو ئاخێزە جەماوەریە ژنژیان ئازادی سەر هەڵقوڵی لە کۆمەلگای کوردستانە. باوەڕ وەختی ئەڵم هەڵقوڵی لە کۆمەلگای کوردستان مەبەستم لە خەباتی 43 ساڵی ئەو کۆمەلگایە لە بەڕەنج بەدەست هاتووە ئەو دروشمە. معنای مادی بۆ کۆمەڵانی خەڵکی بۆ تەکتەکی ئەو خەڵکانە هەیە کە ئازاریان چێشتووە بەدەست کۆماری ئیسلامیەوە. ئەوە ئێستا بووە بە دروشمی سەراسەری هوڤیەتێکی هاوبەشی داوە بە خەڵکی ڕاپەڕی و فەرق ناکەیت تۆ سەر بە کام توێژی کۆمەڵایەتیت لەو دروشمەدا خۆت لەگەڵ
خەڵکانی تری ئەو وڵاتە هاوچارە نووس ئەزانی کارێکی تریش کە بە باوەڕی خەڵکی کوردستان لە یەک ڕیسخستنی ئاخێز لە هەموو ئێران دۆری گێڕاوە تەجروبات و تاکتیکی خەبات بووە. ئێمە زانی لە ماوەی 43 ساڵدا لە کوردستان ئەم تاکتیکی خەباتانێکی ئێستا بە تەدریج لە هەموو ئێرانەی بینین لەوێ تاقی کراوەتەوە بە تایبەت مانگرتن ناوی لێنم بە سیجی جەماوەری. ئەنی ئێمە پێش لەوە ئاخێزە ئێستا لە هیچ بەشێکی ئێران تەجروبەمان نەکردبوو کە بۆ نمونە لە ئاستی شارێکە هەموو توێژە کۆمەڵایەتەکان مان بگرن بەشێکی هەر زۆری کۆمەڵانی خەڵکی شارێک یا چەندین شار هاودەنگ هاو ئاهەنگ ڕێپێوان بکەن. دیوتومان لە توێژی جیاواز وەکو کرێکاران ژنان مامۆستایان خوێندکاران بە شێوەیەکی زۆر بوێرانە لە دژی کۆماری ئیسلامی لە ماوەی 40 ساڵدا خەباتیان کردووە. بەڵام هاودەنگ کۆمەسەن شارێکی 3-4 ملیۆنی تعتیل بکرێ لە کارمەندەوە بگرێت تا بازاڕی تا مامۆستا تا کرێکار تا هەموو ئەوانە ئەوەمان نەدیتووە. ئەو تەجروبە لە کوردستانەوە ئێستا گوازراوەتەوە بە بەشەکانی تریێران. ئەوەش ئەوەمان پێڵێ کە کوردستان لە ماوەی ئەم 43 ساڵەدا بەڕاستی سەرەوەترین ئاستی پێشکەوتوی و پێشڕەوی لە خەباتە بەدەستێناوە. ئەنی موقعیەتێکە کە بە ڕەنج بەدەستاتوە بە گیان لە دەستانی هەزاران کەس بەدەساتوە. لەوانەیە پرسیاری بۆ پرسیاری باشە بۆ کوردستان ئایا کوردستان زاتن ئاوایە خەڵکەکەی زاتن پێشکەوتوتر و پێشڕەوترن نا بە باوەڕی من وان نەبووە بەڵکو لێرە نەخشی حزبە سیاسەکان من بە فاکتۆرێکی زۆر ئەساسیە بینم. بۆ دلیلاڵم حزبی سیاسی کە کۆمەڵایەتی بوو ینی پێگەی کۆمەڵایەتی بوو و توانی ڕێنوێنیەکانی ڕنگدانەوەی کۆمەڵایەتی بێ پژواکەکەی لەناو توێژە جۆرا و جۆرەکانی کۆمەلگا بیسترا معنای ئەوەیە کە کاری ڕێکخراوبوون و سازمان دەهی شودە و ڕاهبەری خۆیەوە شکڵەگرێ. معنای ئەوەی دانش بە شێوەیەکیت لەناو ڕێزی خەباتکارانە سەرهەڵەدا پراکەندە نییە دیکتاتۆری کەزاڵە خەڵک بۆ خۆی ناتوانێت پێکەوە پەیوەندی بگرێت ڕێکخرا و دروست بکە ڕاهبەری هەڵبژێرێ. لێرە حزبی سیاسی ئۆپۆزیسیۆن دەوری هەموو ئەوانە ئەگێڕێ ئەو کەمبودانە جوبران ئەکاتەوە. لە کوردستان ئێمە هەر لە دوای ڕاپەڕێنی 57 ئەوەمان دیوە لەو کاتەوە تا ئێستا حزبە سیاسیەکان پێگەی کۆمەڵایەتی خۆیان توانیوە حفظ بکەن. ئەوە نوعێک ڕادیکالیزمی بە باوەڕی من سیاسی بە کوردستان بەخشیوە. ینی دواکەوتوی ئابووری کە بەسەریا سەپیوە نەبووتە بایستی دواکەوتوی کۆمەڵایەت و دواکەوتی سیاسی کە زۆر جار اتفاقەکەوێ نامێ بەراوردێکی ناحەقانە بکەم. بەڵام تۆ تماشا بکە لە بەلوچستان ئەو خەڵکی زۆر تحتی سیستەمی ئەوێ بەڕاستی هەر ئەو ئامارانی کاک موعتەسەم هیوادارم بێتە دەرەوە ئێمەش کەڵکی لێوەر بگرین نیشانیەدا چەند دواکەوت و ڕاگیراوە. بەڵام لەباری سیاسیەوە ئەو ڕادیکالیزمەی لە کوردستانەیە لەوێ نابینرێ. لێرە خەڵکی سکولار کەسایەتی پێشکەوتو خواز بەرابەری ژن و پیا بە شێوەیەکی تر ڕنگدانێ هەیە. لەوێ بۆ نمونە کەسایەتی ئاینی زۆرتر نەخشی ڕاهبەری ئەبینن. نامەوێت لەو دۆرەی ئێستا کە ئەوە هاودەنگی هەیە و بخەمە سێر ڕەخنەوە بەستەکەم بە هیچ شێوەیەکەوە نییە. ئەمێ فقط بڵم ڕادیکالیزمی سیاسی لە کوردستان بەهۆی وجودی ئەحزابی سیاسی و بە پێگەی کۆمەڵایەتیەوە بۆتە بایستی کە تەجروبیاتی ئەو 40 ساڵە لە کوردستان هەبووە ئەگوێزرێتەوە بۆ بەشەکانی تری ئێران و ئەو یەکڕیزیە بە باوەڕی من یارمەتی کردووە. زۆر باشە کاک ڕەزا پێشتر باسم کرد یەک دوو بینەر پرسیاریان نردووە حتا نەزەراتیشیان نردووە تۆدێک توولانیە ینی بۆ نابێ من ئێستا هەمووی بخوێنەوە بەڵام ئەوە سێ بەدەم قسەکردنەکانیەوە چاوێکم لێکردن باس تەوەقعێک هەیە بۆ هاو ئاهەنگی زیاتر لە نێوان لایەنە سیاسیەکانی هەڵسۆڕاو لە کوردستان هاو ئاهەنگی زیاتر هاوکاریکردنی یەکتر لێکتر زیاتر نزیک بوونەوە تا ئێستا هەیە بۆ مانایی کە بڵێن هاو ئاهەنگی و دانیشتن و بازەجارێکیش پێکۆکارکردن لە ڕابردووشا لەسەر ڕووداوە گرنگەکانی بەتایبەت فراخان بۆ مانگرتنوانە بازەڕۆکە هاوکاری هەیە یا هاو ئاهەنگی هەیە بۆ پێکەوە بەڵام بۆ معنا بەرینە کە پێکەوە کارکردن و هەماهنگبوون یا بڵێن لە ئاست تەوەقعی خەڵکان نەبووە بە بڕوای ئێوە
کۆسپەکان و کێشەکانی سەر ڕێگای ئامە چییە؟ بەڵێ ئەوەی کە ڕاستیە ئەم هاو ئاهەنگیە تا ڕادەیەک پێکاتوە دەرک و فەهمی هاوبەش دروست بووە لە نێوان حزبە سیاسیەکە زەرورەتەکەی پێی زانراوە و ئەگەر تماشای بەستێنە کۆمەڵایەتیەکەیشی بکەین بەستێنە کۆمەڵایەتیەکەیشی بۆ ڕەخساوە یعنی کۆمەڵانی بەرینی خەڵکی کوردستان داوای ئەم هاو ئاهەنگیاکەن داوای یەکگرتووی یەکەن داوای ئەوەکەن کە مەرجەیەکی سیاسی واحد لە کوردستان ڕابەرایەتی ئەم بزافە بکات بۆیە ئەمە خاستێکی یەکجار عمومیە زۆر زۆرە و کۆمەلگای کوردستان ماندووە لە ئینشعاباتی جۆرا و جۆر لە ناکۆکی لە نێوان ئەحزاب لە هەڕەشە و گۆڕەشە کە داهاتوو ممکنە تووشی بێ ئەمانە بەڵام بە بڕوای من لە نێوان حزبەکان و ئەمانە ئەم لێک تێگەیشتنە تا ڕادەیەکی زۆر چەندین هەنگاوی باش چووەتە سەر لەم شۆڕشەی ژینایش هاوکاری بووە ڕاستە مثلەن ئێمە بەرەیەکی کوردستانیمان نییە ئێتلافێکی ڕاگەیەندراومان نیە جگەر لە ناوەندی هاوکاری حزبەکانی کوردستان ئێران کە سێ حزب لەخۆ دەگرێ فعلا بۆیە ئەمە وایە ئەمە بەڵام بۆچی نابێتە بەرەیەکی کوردستانی بۆ جبهەیەکی فەراگیری کوردستانی بە بەشداری هەموو حزبەکان یا لانی کەم زۆربەی زۆری حزبەکان پێک نایێت ئەمە ئەتوانێت دەلایلی جۆرا و جۆری هەبێ بەڵام من لێرە ناچمە سەرەوە کە چ دەلایلێکی هەیە و هۆکارەکانی چیە شاید لە حوسڵەی بەحسی ئەو شۆمان خارج بێ بەڵام من وەک نەزەری خۆم پێم وایە بەشێکی زۆری ئەو مەرزبەندیە ئەو مقاومەتە بۆ پێکێنانی بەرەیەکی کوردستانی یا بە قەوریەوە بۆ هاوئاهەنگی زۆرتر لە نێوان حزبە کوردستانیەکان بە شتێکی جددی نازانم پێم وایە کە زەرەر و زیانی بۆ جنبشەکە زۆرترە پێم وایە کە نەتەنیا ناتوانێت وەڵام دەرەوەی ئەو بزافە بەهێزە کۆمەڵایەتی بێ کە ئێستا لە کوردستانە وجودی هەیە بەڵکو زەرەر و زیانیشی لێ ئەدا ئێمە ناوەندی هاوکاری حزبە کوردستانیەکانمان هەیە لە ڕۆژی یەکەمەوە کە ناوەندی هاوکاری پێکاتوە ئێمە پێشوازیمان لەوە کردووە کە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێرانیش بەم ناوەندە ملحەق بێ بۆ خۆیان دەزانن کە مدام ئەم داواکاریمان دووپات کردوەتەوە و جێگایەکی تایبەتی بووە بۆ زەرورەتەکە حس کراوە و پێمان وا بووە کە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێران قابلی هاوکاریە وێ ڕای عەلاڕەغمی اختلافاتی سیاسی و هەمووانە بەڵام زەرورەتەکە ئێمە ئەم هاوکاریە بکەین بەڵام بۆ خۆیان بە دەلایلی خۆیان تایسن واردی ئەم هاوپەیمانیە نەبوو پژاکە کە پژاک تعاملی جۆرێترە من هەمیشە وتومە پژاک دەبێت تعاملی خۆی لەگەڵ باقی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بگۆڕێ رابطەی ڕوتینیان لەگەڵ بەرقەرارکە رابطەی معمولیان لەگەڵ بەرقەرارکە هاوکاریهای دیاریکراویان لەگەڵ ئەنجام بە بەیانیەهای مشترک لەسەر ئەوزاعی سیاسی وەزعی سیاسی و ڕووداوەکان دەربکەن و سعی بکەن تێکەڵتر بن ئەوەیش پژاک بۆ خۆی پاراستووە بۆیە ئەم دوو هێزە هەیە کە بەرچاوترن بۆ ئەوەی کە پرسیاریشە بۆ لە ناوەندی هاوکاری حزبە کوردستانیەکان نین بەڵام ئێمە هاوکاریمان بووە بە تایبەت لەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێران لەم شۆڕشەی ژینە لە هەموو مانگرتنێکە حتمما پرست بە کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێران کراوە پێشەوەی ئیتلا بدرێ ئێمە سعیمان کردو ئەوانیش ئەم هاوفکریە لە نێوان ئێمە ئەوانە بەوجود بێ و پێکەوە ڕاستە هەرکەس ئیتلاعی خۆی داوە ناوەند ئیتلاعی خۆی داوە سازمانی کوردستانی حزبی کۆمونیست ئێران ئیتلاعی خۆی داوە بەجیا بەڵام ڕۆژ و سعاتی مانگرتنەکەمان بەیەکەوە دیاری کردو و ئێمە لەوە زۆرتر ناوەندی هاوکاری هەمیشە خاهانی زۆرترین نزیکی بووە بۆ
ئەمانە بۆیە من پێم وایە کە ئێستا دەبێ قۆڵی لێ هەڵماڵین دوێ شەویش من لە بەرنمەیەکی ترا قسەم کرد پێم وایە ئبتکارەکەی بەدەست ناوەندی هاوکاریەیە ناوەندی هاوکاری دەبێت دڵگەورە بێت دڵفراوان بێ سعی سەدری هەبێ مراجعە بکە بەم حزبانە بزانێ کە چیان پێمانەعە مانعی پەیوەستی ئەوان بە ناوەندی هاوکاری یا مانعی ئەوەی کە ناوەندی هاوکاری گەورە بێتەوە چییە بۆ ئاگاداری ئێوە و بینەران عەرزتان بکەم کە ڕۆژی ئەوەڵ کە ناوەندی هاوکاری دروستکراوە بۆیە ناوینرا ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بەخاترەوە هەموو حیزبەکانی تێدا نەبوو ئەینا دەکرا بەرەی کوردستانی بێ ئێمە کوتمان ناوەندی هاوکاری دوو وەزیفەی سەرەکی هەیە یەکەم کار بۆ پێکێنانی بەرەیەکی کوردستانی دووهەم ڕابەرایەتیکردن و هیدایەت و واکنش لە بەرابەر ڕووداوە سیاسیەکان وەکو مانگرتن وەکو مەسایلێکی دیکە تەزاورات و خۆپیشاندان و حرەکەتای ئەترازی کە لە کوردستان دێتە پێشەوە بۆیە ناوەندی هاوکاری نە ناوەکەی گونجاوە نە ئەو زەرفەیە کە دەتوانێت هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە خۆی کۆکاتەوە بۆیە ئێمە ئامادەین بەخۆشیەوە هەفتەی ڕابردوو لەگەڵ سازمانی کوردستانی حیزبی کۆمونیست ئێران ناوەند کۆبوونەوەی بووە کۆبوونەوەیەکی ئیجابی و زۆر باش بووە لێک تێگەیشتن وجودی بووە لەگەڵ پژاکیشدا دەنیشین و سعیەکەین کە وەک ئەمە زەمینەها و بەستێنی ئەو هاوکاری و ئەو هەم ئاهەنگیە زۆرتر حقیقەتەوەی یەکڕیزی خەڵکی کوردستان لەسەرەوەی هەموویە ئێمە دەبێت چاو لە ئەزمموی باشووری کوردستان کرد باشووری کوردستان بەجیا دەچن بۆ بەغدا بەجیا لە پرۆسی سیاسی عێراق بەشداری دەکەن بەجیا خەریکن هاوپەیمانی لە سەراسەری عێراقا پێک دێن ئەمە نابێت لە کوردستان ڕوو بدە لە کوردستانی ڕۆژهەڵات ئێمە دەبێت لەمە ئەزمون وەرگین هەر کەسێ نابێ بچێ متحیدینی سەراسەری خۆی بدۆزێتەوە و لەگەڵ ئەو هاوپەیمانی پێکوێنێ بەڵکو یەکڕیزی خەڵکی کوردستان مهمە یەک مەرجعی سیاسی هەبێ ئیتر ئەو مەرجعی سیاسیە چۆن بڕیاریدا دیارە بە مەشوەرەت و بە هاوپرسی گشتی لەگەڵ کۆمەڵانی خەڵک دەبێ بتوانێت بێژێ ئایا مەسەلەن ئەم قۆناغە ئێمە تەرحی فدرالیزم باشە کۆنفدرالیزم باشە خودمختاری باشە یا سربەخۆیی باشە ئەمە لە خۆی ڕوون بکاتەوە و کاری بۆ بکە بۆیە ئەمر یەکڕیزیە زۆر مهمە مهم یەکڕیزیەکەیە بە هەموو وجودەوە دەبێ کاری بۆ پس ئەگەر بڵێن بە کورتی بمەوێت ئەوە بڵێن بۆ بەرینترکردنەوەی ئەم هاوکاری و هاوئاهەنگیە هەموو لایەنە سیاسیەکان و لەوانە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیست ئێران و پژاک و ناوەندی ئەگەر لایەنی تریشە بێت زەمینە بۆ لابردنی ئەو کێشانەیە ئومێد بۆ حەل و فەسڵکردنی ئەو کێشانە و ماوان لابردنی ماوانانە هەیە بەتاکید من پێم وایە هەروە کە باسم کرد ناوەندی هاوکاری کە پێم وابێ موقعیەتێکی تایبەتی پیا کردووە لەم شۆڕشەی ژینایش ناوبانگی بەرفراوانتر بووە بانگەوازەکانی وەڵامی ئەرێنی گەورەتری گرتووە ناسراوترە ئەحزابێکی زۆرتری لە خۆ گرتووە کە پڕنفوزن ئەمە حاشای لێ ناکرێ بۆیە ناوەندی هاوکاری دەبێت سعی سەدری هەبێ قسە بکە لەگەڵ ئەم لایەنانە و ببوورە حەول بدا کە ڕازیان بکە بەوەی کە این چییە بلەخرە داخوازیەکان قسەکان تێبینیەکانیان ملاحزەکانیان دیدگای سیاسیان هەرچێکەیە لەم بارۆ قسە بکرێت من پێم وابێ مەسەلە ئەوەیە ئێمە ئۆرگانێک بە وجود بێنین کە بزافی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان ڕابەرایەتی بکە من پێم وابێ ئەمە زۆر مهمە هەر کەسێ لەلایەن خۆی دەبێ حەول بدا خزمەت بەمە بکە خزمەت بەم یەکڕیزیە بکە مەودا بۆ فعالیەتی هەر حیزبە بۆ خۆی دەمێنێتەوە بلەخەرە گەر کۆماری ئیسلامی ڕووخا کە هەموو ئاماژەکان پێمان دەڵێ زۆری نەماوە
ئەو دەم بالاخرە خەباتی ئینتخاباتی هەیە، هەر حزبێ دەتوانێت خۆی تاقی بکاتەوە کە چەندێ بە نفوزە و چەندێ دەتوانێت لە کۆمەلگای کوردستان حزوری بێ لە مەراجعی تەسمیمگیری و ئەوانە. ئێستا لە قۆناغی ئەوەی کە پێش ڕوخانی کۆماری ئیسلامی دەبێ هەموو حوڵەکانمان بۆ ئەوە. سپاس کاک معتەسەم، جەنابتان ئیشارەتان بەو وەزعیەتە لە گرانی و لە تەوەڕۆن لە ژیانێکی نالەبار کە خەڵک کۆمەڵانی خەڵک لە ئێران و کوردستان لە بواری ئابووریە هەیان بوو لە ئێران. باسیەوەت کرد کە لە چه ساختارێکی اقتصادی بەرخوردارەوە کێ دەسەڵاتداری سەرەکی بەشی ئابووری لە ئێرانە. بەم وەزعیەتەوە ئێستا ناڕەزایەتی و خەڵک لەسەر شەقام، ئیقتساب، دوکان و بازار داخراوە و ئەمە ژیانی خەڵکی ئێژگار لە ڕابردوو لە پێش ئاخێزەکەەوە سەختتر کردووە. ئەمە دەتوانێت تەسیرێکی هەبێ لەسەر بەرەو پێشوونی خەباتی ڕۆژانە یا ئەو خەباتی شۆڕەشەی کە ئێستا لە ئێران لە ئارادایە. کاک معتەسەم دەنگن نییە ببوورە توانێت زۆر ببوورە کاکیگە ناسایە. بێگومان ئەم وەزعەکە هاتێتە بەرەوە خەڵکاتنتە سەر خیابان، مڕەتەبیش ئەم ئەتساباتانە هەرچی ڕۆژە زۆرتر و زۆرتر ئەبێ. ئەمە تاسیراتی ئەقتصادی خراپی بمانەوێت و نەمانەیە بە شۆنەوە هەیە. هەر ئەو ڕۆژەی کە مەسەلەن دوکان و بازار لە شارێکی سەقز، سنە، مەهاباد، شارەکانی دیکەی کوردستان یا ئەم چەند ڕۆژی ڕابردووە لە تاران، لە تەبرێز، شارە گەورەکانی تر شیراز، ئەسفەهان، وەختێ دوکان و بازار ئەبەسریێ بەڕاستی معناکەی ئەوەیە کە لەباری اقتصادی و ئەو ڕۆژە زەرێکی زۆر لە اقتصادی وڵاتەکە کەوتووە، هیچ قسەی تیان. منتها بە بڕوای من وەختێکە کە ئێمە واردی قۆناغێکی تایبەتی وەکو ئەم قۆناغەکە ئەوڕۆ جامعی ئێرانی تێکەوتە ئەبین، ئیتر حەسابەکە ئەوەیە کە ئەبێ هەموو کەسێ حازر بێ بۆ نەوعێک تەحمڵی سەختی و نەوعێ شتێکە کە ئەمە پێژین ئەبێتەوە پۆڵێکی بۆ پەرداختکەی بالاخرە، یعنی هەزینەیەکی ئەشێ بۆ بدەیت. من پێم وایە ئەم هەزینە پێویستە کە خەڵکی ئێران بیدا بە خاتری ئەوەی کە نەجاتی بێ بەدەست ڕژیمی نێکبەتباری جمهوری ئیسلامی. وەزعەکە خراپە، ئەبینین ئەم وەزعە ڕۆژ بە ڕۆژی خراپتر ئەوێت. ئێوە بە نەژەری من چەندانە فاکتۆری زۆر سادە ئەگەر لە بەرچاو بگیرێ ئەبینین کە ئەم فاکتۆرانە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبن. دانەیەکیان تەوەڕمە، دانەیەکیان بێکاریە، دانەیەکیان بودجەی دەوڵەتە و دانەیەکیشیان قیمەتی پۆڵی ئێرانە. ئەم چوار فاکتۆرە زۆر سادە ئابووریەتم شا بکەین ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەمە خراپتر ئەبێ. پۆلی ئێران ڕۆژ بە ڕۆژ بێئەرزشتر ئەبێ. دەوڵەتی ئێران بودجەکەی ڕۆژ بە ڕۆژ کەمتر ئەبێ. تەوەڕۆم ڕۆژ بە ڕۆژ شێتە سەرۆ. بێکاری ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێ. ئەمانە هەزینەیەکن کە دەبێ بدرێت بە بڕوای من. ڕێگای تریژ نییە. بە بڕوای من ئەگەر جمهوری ئیسلامی لەسەر کار بمێنێتەوە، مندام وایە خەڵکی ئێران دەبێ هەزینەیەکی زۆرتر بدا. ئەمە قسەکە ئەمەیە. یعنی ئەگەر ئێمە تووشای وەزی ئەمڕۆ بکەین لەگەڵ ئەو ڕۆژە وەکو شتێکی بەرحاڵ هیوایەتمان پی بێ لە داهاتووە ئەگەر جمهوری ئیسلامی نەمێنێ ئەو هەزینەی کە ئەو ڕۆکانەی خەڵکی ئێران پەرداختی ئەکا بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی لەسەر کار ماوەتەوە، ئەم هەزینە بێگومان زۆر زۆر کەمتر ئەبێ ئەو کاتێک کە جمهوری ئیسلامی نەمێ. من لە قسەکانی خۆمان ئیشارەم پێ کرد کە ئەم مۆدلەی کە جمهوری ئیسلامی ئەم ساڵانە لە اقتصادی ئێرانە بە شۆنیەوە بووە،
مدلێ بووە تەنها و تەنها لە خزمەتی قازان و بەرژەوەندی مەجموعەیە سازمانی سیاسی نزانی لە ئێرانە شتێکی تر نەبوو بەڕاست نە ژینگە مهم بووە بۆ جمهوری ئیسلامی نە ئەوە مهم بووە کە مەسەلەن چی بەسەر وەزی خەڵک دێ نە ئەوە مهم بووە کە بەشی ئابووری ئێران لە قسمەتهای جۆر بەجۆرە چی بەسەر دێ ئەسڵەن ئەمانە مهم نەبوو ئەسڵەن تەوەجوهیان بمانە نەکرد فقط و فقط تەواوی تەمەرکوزەکە ئەوە بووەکە ئەم مەجموعە ئۆرگانیزیشنی جمهوری ئیسلامیە پۆڵێکی زۆرتری بەدەستەوە بێ کە هەم بتوانێت ئەو ئەهدافەی کە لە داخڵی ئێرانە تاقیبی کردووە ئەوانە جێبەجێ بکە هەروەها ئەو ئەهدافەشی کە لە دەرەوەی ئێران لە عێراق لە سووریا لە لوبنان لە یەمەن لە شوێنەکانی تر تاقیبی کردە ئەوانیشە بتوانێت پۆڵەکەی بدە هەزینەکەی بدە جا بە بڕوای من ئەم پەیامە بەڕاستی دەبێ بە خەڵک بوترێت دەورانێکی سەختە دەورانێکە کە خەڵک لەگەڵ مەجموعەیەک تەنوچەڵەمەی زۆر تایبەتی ئابووریە ڕوبەڕوو ئەبن بەڵام من پێم وابێ ئەگەر ئەوە لەواقع لەوانەیە لە ئەم بەرنامە نەتوانین قسەی لەسەر بکەین ئەگەر وابێت کە قسە بکرێت لەسەر ئەوەی کە لە سبحا ڕۆژی دوای جمهوری ئیسلامیە چی پێشدێت و بە تایبەت لەسەر ئەو بنەما ئابووریانەی قسە بکەین کە دوایی چی پێشدێت من پێم وابێ ئەکرێ بە خەڵک بڵێ تەحمڵی ئەمە هەرچەند زۆر سەختە هەرچەند زۆر گرانە تەحمڵی ئەمە باشترە هەتاکو مانەوەی جمهوری ئیسلام زۆر سپاس بە بچین بەلای کاگادڵ ئەگەر چاو لە دروشم و لە خواست و تەنانەت لە شێوازی مبارزە لە خەڵک بکەیت لە ئێستای خەڵک لە ئێران و کوردستان بکەیت خواست و دروشم گەلێکن کە ڕەنگ و بۆی چەپی پێوە یعنی بەواقع چەپن دروشمی ژن ژیان ئازادی نان کارە بۆ مەسکەن خواست بۆ ژیانێکی باشتر بەڵام لەم لاوە لایەنە چەپەکان وەک لایەنی سیاسی چەپ پەراکەندن پرژ و بڵاون و کارەکانی چییە؟ ئەمەوێ هاوکات لەگەڵم پرسیارە هەرو پرسیارەشی کە لە کاکڕەزام کرد تۆزێک بە قەولی کوردێڵی تێکەڵ کێشێکی کەی و لە جوابێکم بدەیتەوە کاکڕەزا باسی ئەوەی کرد کە داوا کراوە لە کۆمەڵە کە بەشداری ئەو ناوەندە بێت یا ئەوە قرار وایە لەگەڵ پژاکە دانیشتن کرێت بۆ پژاکیش وەسڕ بێت بەم هەو ئاهەنگیەوە پێک و هاوکاریەکان و لێک نزیکنەوە دروست بێت و ئەمە تەوەخۆیەکی خەڵکیشە بۆ ئەم مەبەستە ئەبێت چی بکرێت و کۆمەڵە لەم بەدوات چێکات زۆر باشە هیوادارم کاگڕزا و کاک مۆتەسەمان لەگەڵ بن تەسویرەکان لای من نەما هیوادارم لەگەڵمان هەرما بێتن کاک ئاکۆ درێژەی بدەم یان ڕاوەستی تا ئەگەڕێن بە من دڵنیا بم لەوەی کە ئەوان ناون هەوڕیانی بەشی تەکنیک ئەگەر هاوڕانی بەشی تەکنیک کلیپێک بڵاو بکەنەوە تا بزانین کاک مەعتەسەم و کاک ڕەزاش وەسڵ بکەینەوە مەمنونم سپاس
سرگردانی دستم موی اشکی گریانیم و رو کاسو سرگردانی